زۆر جار ئەو کەسانی ئاژەڵی ماڵیان هەیە پێویست دەکات بۆ فترەیەک ئەگەر تەنانەت کورتیش بێت ئاژەڵەکان لە شوێنێکی جێی متمانە دابنێن بۆ نمونەوەی کە خۆیان فریای گەشتەکەیان بکەون. جا یەکێک لە باشترین ڕێگەکان ئەوەیە ئاژەڵەکان بۆ نمونە ببەنە هۆتێلێک کە تایبەتە بە ئاژەڵان. ئەمڕۆ من و بۆرە بەیەکەوە هاتوین بۆ هۆتێلێک تایبەت بە پشیلەکان بۆی کە بزانین کاتێک ئەگەر ئەم ئاژەڵانە لە خاوەنەکان دوور ئەخرێنەوە ئەبێ چۆن لەم شوێنانە خزمەتیان بکرێت. لەگەڵم وەرن. دکتور تابلۆ پشیلە هەست بە جێگۆڕکەیەکە؟ طبعا پشیلە هەست بە جێگۆڕکەیەکە لەبەرەوەی ئەویش گۆشت و خوێنە خاوەنی ئەحساسە هەموو ئاژەڵێک ئەهێنرێ بڵای ئێمە بۆ ئوتێل ئێمە یعنی لەسەر عقدمان هەیە هی هۆتێل ئەبێ کەسەکە ئیمزای بکات و ئەشی بینێت خۆی و پێشی ئەڵێن کە ئەم ئاژەڵە کاتە شوێنی لێ ئەگۆڕی لەبەرەوەی لە ماڵەکەی دوورەکەوێتەوە لە تۆ دوورەکەوێتەوە نەفسیەتی خراپ ئەبێ بێتاقەت ئەبێ نمونەی ئەومان هەیە لێرە جاری وا هەیە 2 ڕۆژی پێ ئەچێ تا ڕایەت لەگەڵمانە و دەست ئەکاتەوە بە خواردن یعنی ماوەی 48 ساعت هەرنان ناخوات ئەسڵەن. کاتە ئەم شوێنەی کە بە شێوەیەکی کاتی ئەوان لێرەدا ئەنرێن ئەبێ چ تایبەتمەندیەکی هەبێ هەست بە هێمنی لانا دروست بکە. ئێمە سەرەتا کە کەسێک پشیلەکە هێنێتەوە بۆ هۆتێل کۆمەڵێک مەرجمان هەیە ئەویش یەکەم ئەبێت پشیلەکەی کوتانی بۆ کرابێت دەفتەری هەبێت پشکنینی تەواوی بۆ ئەوکەین تەندروست بێ 100% پاشان لێرە ئەهێڵینەوە. کاتێکە لێرە ئەبن پشیلە حەزی لە شوێنی زۆر گەورە و دەرەوە نییە. محاولەمان کردو شوێنێکی تۆزە هادئیان بۆ دروست بکەین لەم ژورانەیە دایان ئەنین با بڵێن و بەردەوام خواردنیان بۆ ئەگۆڕین و ئاویان بۆ ئەگۆڕین بەپێی هەر پشیلەیەک بەپێی تەمەن و بەپێی تایپ و بەپێی ئەو کێشانەی کە هەیەی جۆری خواردنەکەشی ئەگۆڕێت تەوالێتیان هەیە با بڵێن خۆڵی تایبەت بە خۆیان هەیە ئەبێ ڕۆژانە پاک بکرێتەوە و ڕۆژانە 2 بۆ 3 ساعت لە دەرەوە یاری ئەکەن بەڵام پێویست ئەکات ینی بە تەنیا بن لەبەرەوەی هەموو پشیلێک ناتوانێت تعامل لەگەڵ پشیلەیەک ترا بکە بۆیە ئێمە بە تەواوی ڕۆژەکە لە نوێی بەیانیەوە هەتا 11 شەو بەپێی مەجال هەر ساعاتێک یاخود بە 2 ساعاتێک دانەدانە بەجیا ئەنکەینە دەرەوە ئێستامە بێتاقەت بوو بەدەستی منەوە. کاتە دایبنە دکتۆر با بێتاقەت نەبێ ئەگەر بینیتان هەر هێور نابێتەوە ئەبێ چی بۆ بکەن؟ جاری وا هەیە ئەگاتە ئەوەی کە پشیلەکە ئێمە ئەزانین هیچ تەحملێکی نییە ولای ئێمە تەندروستی زۆر تێک ئەچێ ئەگەر بمێنێتەوە لەبەر سترێس بێتە هۆی دابزانانی مەناعیان پەیوەندی بە خاوەنەکەی ئەوکەین ئەگاتە ئەوەی کە ئەو کەسەواز لە سەفەرەکەی بهێنێ لە بەرخاتی ئاژەڵەکە بەڵام ئێمە ئەو پەڕی هەولی لەگەڵا ئاین خۆمان ڕۆژانە ئەیان دوێنین ئەیان کەینە باوەشەوە خواردن پشیلە زۆر متەئسیرە بێ بە خواردن جۆرەهای خواردن و سناکیان بۆ تاقیەکەینەوە تا ڕایان لەگەڵمانە سەرڕای ئەوە ژڕانە هاتن ئێمە ناچارە بین بیگەڕێنەوە بۆ خاوەنەکەی لەبەر تەندروستی پشیلەکە. جا کاری ڕۆژانە ئەوەی کە متمانەیەک لە نێوان ئێوە ئەمانە دروستەکە چی هەیە ئەنجامی بن؟ ڕۆژانە پشیلەکان پێویستیان با یەکەم شت خاوێن ڕاگررتنی شوێنەکەیانە دووهەم شت ڕۆژانە پشیلە پێویستی بەوە پێت بکرێت دەستی پیا بهێنێ ملی بخورێنرێ حەزی بەوەیە لەبەر بەوە هەز بە ئارامی ئەکات ئێستا ئەم پشیلەیە کەلامانەیە کێکە لەو پشیلانەی کە سەرەتا زۆر ڕقیلەوە بەڵام ئێستا حەزی لێ خۆی بانگمان ئەکات ئەڵێ وەرن یعنی ملم بخورێن و ئەوانە شانەکردن زۆر زەڕورە لەبەرەوەی زۆربەی تایپی ئەم پشیلانە تووکیان درێژە پێویستەکە شانە بکرێن بۆی تووکەکان گرو نەبێت مشکلیان بۆ دروست نەبێت جاری وا هەیە بۆ فترێکی زۆر لێرە ئەمێنەوە مانگانە دەرمانی کرمیان هەیە بێ خۆمان بیان نینێ خواستە نەخۆش بکەون سەرمایان بێگەرمایان بێچارە سەریان بکەین ئیتر چاودێریان زۆرەوە ئەوانیش ئەرکیان زۆرە. ئێستا یەکێکیان ئەترسا ئەوەی کە من بینیم ئەمە چیە بە هەروە بەو شێوەیە دایبنی دۆخەکەی بۆ هەروە وەکو شوێنەکەی خۆی دروست بکەیت دیان ئەتوانن تا ڕادێ گۆڕانکاری بەسەر بهێن و لەسەری دروستی بکەن. خۆی ئەو حاڵەتە بۆ سەگ ئەبێت ئێمە ئەتوانین سەگ ڕابێنین و ینی تێکەڵی بکەین لەگەڵ ئاژەڵیترا بەڵام پشیلە تۆزە شخصیەتی سابتە ئێمە ناتوانین زۆر لە پشیلە بکەین کە لەگەڵ پشیلێکی ترابیان نەترسیان بەم ژینگەیە ڕابێ بەڵام ئەو پەڕی هەوڵێن ژینگەکەوا لێ بکەین کە ڕابێت بەڵام ئەم پشیلانە هەموو جارێک ئەیانرێن بۆ ئێرە جاری وای 20 ڕۆژە خودمان لێرە ئەبن یەکترینە بێ هیچ کەسێکی تریان ناوێ خواردنەکە و یەکتری یعنی ئێمەشیان زۆر ناوێت هەر شخصیەتیان وایە و تۆزە ترسنەوەکن تر ئێمەش مراعاتی ئەو حاڵەتە ئاکەین. ئێستا زۆرێک لە هاوڵاتیان پێیان خۆشە لە ماڵەوە ئاژەڵی ماڵیان هەبێت زۆرێکیشان پشیلەیان هەیە ڕێنمای بەڕێزت بۆ ئەمان چییە؟ هەر کەسێک بڕیار ئەیات ئاژەڵێک بەخێو بکە سەگ بێ پشیلە بێ کەروێش بێت توتی بە هەر شتێ بێ
پێش ئەوە بچێتە ڤێتەنەریەکەوە ئێمە زۆر بە خۆشحاڵیەوە ئامۆژگاریان ئەەکەین و ڕێنماییان عینە بە پێیجەوی ماڵەکان چ ئاژەڵێک بۆ ئەوان گونجاوە لەبەرەوەی گوناحە کەسەکە پشیلەیەک ئەباو دوای هەفتەیەک ئەڵێ بۆم بەخێو ناکریان بەڕەلای بکە سەگێ باو بۆی بزانێت کە مەسروفاتی چۆنە ئەرکی چۆنە ئایا بۆ ئەم ژینگەی ئەم ماڵە ئەگونجێت یان نا تۆ ناتوانانی پشیلەیەک لەمانە بەری تۆ بڵێ من لە حەوشە بەخێوەکەم نابێت ئەبێ قبولی بکەی بێتە ژووری نووسنەکەشتەوە ئەبێ قبولی بکەی بێتە سەر مێزەکەشتەوە ئەبێ ینی بزانیت ئەگونجیت بۆ ئەوە ئەگەر ئەگونجیت ئەو پشیلە بەخێوکە ئەگەر ناگونجی و پشنی تر هەیە توانی شتی تر بەخێوکی ئەی ڕێنمایی هەیە کاتێکە ئەگەر لە خۆیان دووری ئەخەنەوە بۆن منە گەشتێک ئەکەن ئەبێت چ ڕێنمایی گەلێک ئەوان جێبەجێ بکەن بۆی کە ئەمانش زۆر با بڵێن بارودۆخیان تێک نەچێ خۆی ئێمە پێمانوتون ڕۆژانە 4 بۆ 5 ساعت ئاسایی ئاژەڵەکان لە ماڵەوە جێبهێنرێنەوانێت و مەسافەیە بخەون غیری ئەوە ئێوە ئەگەر بە تەمام بچنە شوێنێکەوە یاخود ئەبێ بن بۆ ماڵی کەسێکی نزیکتان کە ئەم کەسە زۆر لەگەڵم ئاژەڵە ڕاهات بێ و کێشەی نەبێ ئەوە تا بکرێتە ئوتێلەوە زۆر سپاس بۆ ڕێنمایەکانی بەڕێزت دکتۆر تابلۆ بێگومان ئەگەر ئێوەش ئاژەڵێکی ماڵیتان هەیە و بەنیازن بۆ نمونە گەشتێ بکەن لە خۆتانی دوور بخەنەوە ئەم ڕێنمایانێت دکتۆر تابلۆ ئەتوانێت بۆ ئێوە زۆر بەسوود بێت.